ئاگاداری هەمووتان دەکەنەوە کە لە ئێستاوە لە کاتی ئێستاوە تۆماری بایۆمەتری یان نوێکردنەوەی تۆماری دەنگدەران درێژ کرایەوە بۆ ماوەی 2 مانگی تر تا 31 سەی 2021 بەردەوام دەبێتن ئەم پرۆسەیە. لە کاتی ئێستا زیاتر لە 20,000 کەس خۆی تۆمار کردیە لە پارێزگای هەولێر لە ماوەی ئەو مانگەی کە پێشتر ئەمە تۆماری بایۆمەتریمان کردووە. هەروە زیاتر لە 80 لە سەتای ڕاگرێژراوان یان خۆت بڵێن نازحین بایۆمەتری کراون لە ئەساسا کە پێشتر بایۆمەتریان کردووە، تەنیا ئێمە ئیجراعاتی حەستیان بۆ ئەکەین و هەروەها لەو ماوەیە 1506 کەسی نازحین خۆیان بایۆمەتری کردووە. هەروەها بۆ ئاگاداری بەڕێستان پێتان دەگەینین کە وا دیارە نوێکردنەوە یان بڵێن تەحالوفاتیش تەمدید کراوە بە پێی ئەو زانیاریانەی کە پێمان گەیشتووە لەلایەن بەرپرسی بەشی ئەحزاب تا دەی 2 بەردەوام دەبێتن و مرەشحینیش بۆ خۆتۆمارکردنی مرەشحینیش تا 1 سێ بەردەوام دەبێت. بەنسبەت هاوپەیمانی و تەرشیحات هەرچەندە لە ئۆفیسی هەولێریش دەکرێتن، زۆر کەس هاتوونە فۆرمیان وەرگرتووە بۆ ئەوەی کە مرەشحینی خۆیان پێشکەش بکەن. زۆربەی حزبەکان فۆرمەکانیان وەرگرتووە. بەڵام هاوپەیمانی لە دایرەی ئەحزاب لە بەغدا ئەنجام دەدرێتن بۆی زانیاریی وامان لەسەر نییە کە چەند کەس هاوپەیمانی تا ئێستا لە بەغدا خۆی تۆمار کردووە. بالنسبة تحالفات العموم العراقي تا دي دو نوێکرایتەوە بالنسبة مرشح كانيش تا 1 سێ نوێکرایتەوە. دەربارەی مرشحەکانیش تا ئێستا زۆر ئەو سوپرسیانم لێکرد لە ڕاگەیاندنەکان، تا ئێستا کەس ناوی خۆی تۆمار نەکردیە لە ئۆفیسی هەولێری هەڵبژاردنەکان بەنسبەت لیستی کوردستانی یاخود هەر لیستەکی کوردی وەکو سنووری پارێزگای هەولێر. دەورەکە باسی هەموو مەفاسڵی عەمەلیەی ئینتیخابی کرد لە بیدایەتی کە پێشی تەجیل بکرێتەوە لە 6/6/2021 تا 10/2021 عەمەلیەی ئینتیخابی 2021 گۆڕانکاری زۆری تێدایە دەربارەی ناوی هەتاکو کارتی وەرەقەی اختراعش گۆڕانکاری تێدایە. یعنی نمونەیان دایتە مەکتەب وەتەنی لە قسمی تەسامیمی وەرەقەی اختراع اختلافی تێدایە وچی 2018 نییە وەرەقەی اختراعەکەیت. هەموو ئامادەکاریەکی خۆمان کردووە لە تەسجیلی بایۆمەتری کە بەردەوامین لە تەسجیلی بایۆمەتری و لە ئامادەکاری لە بنکەکانی دەنگدان لە ئێستاوە لە کاتی ئێستا دەستمان پێ کردووە بە ئینتیشاری بنکەکانی تۆمار و بنکەکانی دەنگدان و هەروەها وێزگەکانی دەنگدان. بۆیە ئێمە وەکو کۆمیسیۆن لە ئامادە بەشیەکی تەواوین، تەنیا ئەوە نەبێتن یەک ئەرقەلەمان هەیە یان یەک بڵێن کێشەمان هەیە ویش کەمی کادیرە لە بنکەکان و لە ناو خودی ئۆفیسەکانیش. ئەگەر لە یاسای هەڵبژاردن مرد بنیەوە تەماشاکەین یەکێک لە هەرە ئەساسیەکان ئەوەیە کە هەر هاولاتیەکی یان هەر دەنگدەرێک کارتی تەویل الئەمەد یاخود ئەوەی کە ڕسمی لەسەرە هەیبێتن بۆی ئینجا دەتوانێتن دەنگ بدەتن. لەو حالەتە بە دنیای وە متابقەی بە سەمات دەکرێتن و هەر کەسێک بە دەنگی خۆی بە بەسمەی خۆی بە کارتی خۆی دەتوانێت دەنگ بدا. بە دنیای وە ئەوە ڕێگرەیەکی تەواوە لە هەموو جۆرە سەختەکاریەک و جیهاز هەمان جیازن، یعنی جیازی نەهاتووە بڵێن جیازی هەمان جیازی 2018ە. تەنیا ئەوە نەبێتن لە 2018 مەجارێکی بۆ ئەوە بوو چونکە ڕێژەیەکی زۆر خۆیان تۆمار نەکردو مەجارێکی ئەوە بە کارتە قەسیرە ئەمەدەکە دەنگ بدەن. بۆیە احتیمالە یعنی گومانی وا زۆر هەبوو بیتن هەرچەندە دوای عەدو فەرزیە دەوی بەدیار بکات کە هەمان دەنگە و هەمان عەدەدا هیچ ئەوەکی یعنی خەرقێکی قانونی لەناو کاروبارەکان نەبوو. بۆیە پێتان دەڵێم تکام لە هاولاتیان هەیە سەردانی بنکەی تۆماری دەنگدەران بکەن بۆ ئەوەی کە کارتی تەویل الئەمەد یاخود ئەو کارتەی کە وێنەی شەخسی تاکە کەسی لەسەرە بۆ خۆی وەرگریتن لە ڕێگای خۆ نوێکردنەوەی تۆماری بایۆمەتری